9 ساڵ پێش ئێستا ئەم شوێنە ناوەندێکی هوەری ڕۆشنبیری شاری هەولێر بوو کە کۆنترین هۆڵی هوەری بوو کە مێژوەکەی لە ساڵی 1959 دروستکرا. بەڵام پاش تێپەڕبوونی 53 ساڵ بەسەر دروستکردنی ئەم هۆڵە بە بیانووی نۆژەنکردنەوە و سەرڕای ناڕزایی زۆری هونەرمەندان ئەو هۆڵە تێک درا و بێجگە لە قیتکردنەوەی ئەم چەندینگەیە هیچی تری لێ دروست نەکرا. ئێرە شوێنی کۆنترین هۆڵی ڕۆشنبیری و جەماوەری شاری هەولێرە 62 ساڵ لەمەوبەر بە ناوی هۆڵی گەل دروست کرا و سەرڕای ناڕزایی زۆری هونەرمەندان چەندین ساڵە بە بیانووی نۆژەنکردنەوە تێک دراوە. بەڕاستی ویستم بڵێم کە دەیانەوێتن هوەری کوردی شانۆی کوردی بمرێ کە ئەو هۆڵیان تێکدا یعنی بنبڕ بێ تا ئێستا ئەوە چەند ساڵە شانۆگەریی خۆمانمان نەدیتووە. یەکەشیان نهاتن سەرزادە ڕۆژێک لە ڕۆژان پێشنیار و لافی تێک لە سەرزادە بنووسن بۆ ئەو شوێنەی کە لێی ماڵی دووەمی هەر هەمومان بوو ئێستاکە بە کەلاوەی مایە و پیا بۆیەدا دەڕادەبی چاوی ڕاست و چەبی بچووقێنی هەتا لەو هۆڵە ڕەت دەبی. لە کاتی دانانی بەردی بناغی نۆژەنکردنەوەیدا بڕیار بوو بە 700 ڕۆژ تەواو بکرێت، بەڵام پاش تێپەڕبوونی 3285 ڕۆژ تا ئێستا هەم هۆڵە وەک کەلاوەیەک ماوەتەوە. ئێمە سەرەتا زۆر ناڕزاییمان دەربڕی ئەوە بوو هەستا وەکو بەڕێبەراتی هوەری شانۆ خۆمان نۆژەنمان کردەوە بجەیەکمان پێشکەش کرد کە بە مەبلەغێکی زۆر کەم بوو. ئیتر دیار بوو لە ناو وەزارەتی ڕۆشنبیری یان لە ناو دیوانی وەزارەتی ڕۆشنبیری ڕایەکە بوو کە دەبێ بڕوخێ لەبەرەوەی لە تاقیگەی بیناسازی دەرنەچوە و گومانی ئەوان هەیە هۆڵەکە دەڕوخێ. ئەوە بوو ڕوخاندیان و بودجێکیان وەرگرت بۆ ئەوەی هۆڵەشتر لەوێ دروست بکەن. جێهێشتن و تەواو نەکردنی پرۆژەی هۆڵیگەل بەشی زۆری هونەرمەندانی شاری هەولێری نیگەران کردووە. هونەرمەندان چەخت لەوە دەکەنەوە. تێکدان و جێهێشتنی هۆڵی گەل بەم شێوەیە کار و چالاکی هوەری لەم شارە زیاتر لاواز دەکات. ڕزگار کۆچەر NRT هەولێر.